هونەرمەند ناشاد دەناسیت؟ ناوەڵا نایناس. تابلۆکانیشی لە هەڵواستراوە ئەیناسیت؟ ناوەڵا نایناس نەگەشت متەخصص. من ناشاد ناناسیت جەنابەت؟ کوڕی گەڕێکێکین کاکە کانێسکان بەڵێ ئەیناسم و کوڕێکی لێ هاتووە بێ ئەوەی بخوێنێ بێەوەی ئەکادیمی بێ ئەو بەهرەی تیا بوو. ناشاد تۆ بۆ نمونە سەیری ئەو تابلۆیەکەوی کە ڕسمی حەسەن زیرەکە لە شێرا نووسراوە ناشاد. لەوانەیە سەدان جاراتی بێتە چاخانە شەعب و سەیر و تابلۆ کردووە بەڵام نازانی کێ دروستی کردووە. نازانم معلوماتم لەسەر ناشاد نییە. ناشاد نەخۆشە ئێستا و فەنانێکیشە ڕەنگە لە دەست مامچێ ڕۆژە ماڵاویکەین. من ئەڵێم پێشەوەی بمرێ با ڕێسی لێ بگرین تۆ کۆی کە ناستم چەند ڕۆژە لە چاخانەکە بوو لێرە پێشانگایەکی کردەوە حەمە ناشاد ناڵی تۆ چیەتی نەخۆشیی چییە؟ هاوڕێتی تێ لەگەڵ هونەرمەند ناشادە؟ نەک هاوڕێتی بەس وەزام خزمایەتیشمان هەیە. ئەی هینە ژنبرای براکەمە ژنبرای کاکمە هونەرمەندێکی لێ هاتووە هونەرمەندێکە هەموو ژیانی خۆی بۆ هونەر تەرخان کردووە یعنی لە هەندەران بۆ هاتووەتەوە هەر لە بەرخاتریەوە خزمەتی هونەر بکات لە شارەکەوە. ئاگاشی لێنی لۆی کە نەخۆشە کە خزمیشتە؟ وڵاهی من نازانم لەم بەینا پێشانگای کردەوە و چون بۆ پێشانگاکەی و جابەجارێک یەک بۆ ئێرە سەریا بەس نازانم هەستم بۆ نەکردەوە کە بڵێ نەخۆشم یا شتێکەمانە. ئەو من ئەوە هەواڵم پێوەتی ناشاد نەخۆشە. نە باشە بەسەر چاو ئەچین بە دەنگیەوە ئینشەڵڵا. ئێستا چین بۆ لای حەمە ناشاد کە هاوڕێی خۆشەویستمانە لە خەستخانەیە لە خەستخانەی هیوایە بیریەکەین ئەگە حکوومەتیش بیری نەکا ئێمە وەکو هاوڕێیانی هونەرمەند بیریەکەین و دایم لە یادمانەوە ئێمەش ڕێبازەکەی ئەومان گرتوتە بەر. بەس تۆ بیریەکەیت؟ من لە دڵمەوانێ بەس نازانیتە کچەی کێ لەگەڵمانە ئەوە کەوتوتە سەر خۆی. باشە من یەک پرسیارەکەم بۆچی ناشاد لە ئەڵمانیا بوو گەڕاوەتەوە بۆ ئێرە؟ ئەوەیان نازان لەواسی عشقی نیشتیمانێک بێت بیری نیشتیمانەکەی کردبێت. وەڵایی باشم بەرەو باشیە ڕۆم. ناشادیان لە کێ کۆت ئەم تووشی نەخۆشیە بوویت؟ وەڵا دەوری 12 مانگە بێت. من چاوەڕێی فاسی خوێنەکەم دەرەچی ئاوا نەختێکەکە ئەوەنجا هەفتێکێمەوە هەم دیسان چیمیایم بۆ هەڵواستنەوە بەڵام ناشادێکێک بلەو نەخۆشانەی خۆمان کە لە ئەمانی شوباتا سەردانی نەخۆشخانەکەمانی کرد وەلەو ناوەکەی ناشادە بەڵام لەو کاتە هاو زۆر ناشاد و بۆ هۆی سەختی نەخۆشیەکەیەوە بەڵام شکر وا بزانم ئێستا گەر ناشادێکی دەکەم بگەین بە شاد باشتر هۆناسەی زۆر باش بووە تێر بەڕاستی لەو کاتە هەوز هینێکی ناهەموار کاتی دوامیش نەما بوو بەڵام هەچۆنێ بوو زانیمان کەوا حاڵەکەی زۆر کۆڵە تاری ئەو بەپەلەیە هەچۆنێ بوو فرای دەرمانی کیمیایەکانمان کرد و ئەوانە پاشەوەی هەڵسەنگاندێکی باشی تەندروستەکەیمان بۆ کرد شکر چۆنەڵێ پشت بەخوا باش بۆ و باری تەندروستی ئێستا بەرەو باشیە ڕوا و یەکێکە لەو نەخۆشانێکەوە زۆربەی جا لە چەندێ مەژوور و تابلۆکەیە بینم لە میمۆری و زاکرەمانە گەشە کاتەوە جارێکیکە. مناڕانەش پیشان بێت خوا گوناحن مەشرومێکێکیان ڕەزان دەرچێت مەولەوی شاعیرە کەس نازانێ ناشاد ئەڵێ باسی مردن مەکە. من نەراجی ترسم لە مردن نییە چونکە ئەوە شتێکە لە ڕێی هەموو کەسێکایە و گرنگەوەیە ئێمە کە لە ناو میلەتەیە ژیاوین میلەتی کورد توانیمانە کۆمەڵێشتی جوانیان بۆ بکەین و
کۆمەڵێ باسی مێژووی نەتەواتی گەلەکەمان و ئیتەوەی لە توانای ئێمە بێ لە بواری وێنە کێشان و نووسین و شێعر و درێخیمان نەکردووە جا ئەمە وەختی خۆی ئەم ڕسمە ئەسڵەکەی هونەرمەند جەمال بەختیارە کە وەسپەکەشی ئەوەیە ئەم زەنگە ئەوسا خەڵک نەیتوانی وەشتی سیاسی بکە ئەمە بە زەنگی ئازادی وەسفیاوە ئەمە لە خۆیم بیست وەختی خۆی کە من مناڵ بووم حەزم لە وێنە کێشان بووە ئەم پەپوولە و نەمانای خۆشەویستیە ئەم خەڵەمە معنای مێژووی گەلی کوردە و ئەم مۆمەشکەوە هونەرمەندێ یا شاعیرێ نووسەری وەکو مۆم بۆ خۆی ئەسووتێ و ڕووناکیشی بۆ گەلی کووردە. تۆ حەزی لە ڕسمە بیکێشی؟ والله تۆ ناشاد دەناسیت؟ تۆش نایناسی؟ هونەرمەند ناشاد ئەی ناسیت؟ نەوەڵی ئەمە یەکەم جارەوەی ئەزانین کە ئەمیش هونەرمەندێکە لە وڵاتەیە؟ بەڵێ ڕسمی وێنەی کێشاوە هێنایەتی بۆ ئێرە بە هەدیە هێنایەتی بۆ خەسخانەیەوە. ئێمە کە لەم شوێنە خەوین لەم شوێنە کیمیاویمان بۆ بەکارێن و ینی بەڕاستی خزمەتمانەکە نەبێ پیاو بە وەفا بێت لە ژیان ئەوەی بە وەفا بوو وجدانیشی هەیە و بە قوربانە بم سپاس دەکەم بەڕێزم دیانەتیشی هەیە خەڵکیش خۆشەوێ خوا خۆشیوێ ژیان بریتە لە وەفا خۆکیەکی خۆی شەهید دەکات لە پێناوی ئازادی نەتەوەیەکە ئەمە وەفا و وجدانە هیچ شتێکی نێپاڵی پێ بنێ لاوە نەبێ. خۆتی بەتەناژیت من بەڵێ وەڵی لە شوێنێکە ئاژیم باوەڕی بێ شوێنێکی ناخۆشە ئاوم نییە بەڵام من ناڕزایی دەرنابڕم و ناشک و ڕوزێمەوە ژیانی خۆمەروایە و فەخریشی پێوەکەم خۆت ئەمە دەوێت هەموو کەسێ ژیانی خۆش و شادی ئەوێ ئەوە ژەگەڕێتەوە سەری دەور و پشت و حکوومەتەکە گەرێ شوێنێکمان بۆ دابینکە من لێ ناپەڕێمەکە لێشم دە بۆشم دابینکاوە ئەخی ئەوەی ئەخی ئەوە مەیەکە بتوان خزمەتم بکەن. هەتا لە زمانی ڕژێمە من لە دیوارەکانمە نووسی پۆستەری سیاسی لەسەری شاهڵمە کۆڵی من تەنزیم نەبووم شەوی وا بۆکو تەنزیمێک یارمەتی برادەرانیشمە بەڵگەشم زۆرە و یەکیان فەرادی کوڕی پورمە و دەوری مناڵی ماش شتێک هەیە وایە کاتێ بوو کە من وەزەمان بەرەو فەقیریە ڕۆشتین کۆمەڵێ وێنەم کردی نیمە جەسەم بۆ بازاڕی عەسری بە قوربانی ئەو دەسەبم داوای لێبوردنی لێکەم بۆ بازاڕی عەسری وێنە مەکرد وێنەی من جەسە من جام ڕسمانە برا بۆ بەخا بۆ ئێران هەتا ئیشەکانی من هەموو ناو بازاڕەکەی گرتەوە اینجا لە دوایەوە ئەمتوانی جوانکاریەکەم بۆ شارەکەم کە شاری هەڵمەت و قوربانیە بەداخەوە بۆ ئێستای هەرە و شارەیە. بۆ شەڕی پێشمەرگە بوو لە دۆڵی سەفرۆز دەروون لە دۆڵی جاپایەتی بوو ئەم ئەگەڕام بە دوای ئەمە چکە تابلۆکانی ئەم بینی بوو لە یاخسەمەر و گاپێڵۆنۆمانە پێشمەرگەمە کرد.
ئەمە ڕسمێکە بەیەکەوە گرتومانە کاتی ئەو پیشانگانی کە کردومەتەوە لە بەدەیک سەرا ئەمیش هاتۆ بێکەوە دانیشتون لێرە من هەر هەرەمان بەرنامەی ئەمم هەیە چکە ئێمە ئاکادیمی نین من خۆم ئاکادیمی نیم پیشانازی ونەر ئەبێت تیاتە بژی نەک فێری ببی ینی ونەر تیاتە ینی تیاتە دروستە بێت. تۆ لە ئەڵمانیاشە گەڕایتەوە بۆ ئەم وڵاتە بۆ گەڕایتەوە لەبەرەوەی بەر لە جێی خوا سەنگینەوە من خەڵکی کوردستانم ماوەی لەوێ ژیاوم لەبەر مەجالم نەبوو لەبەر حەربی ئێران و عێراق و بەڵام کە وڵاتەکەم تۆزێ بەرەوە ئازادی ڕۆیشتووە حەزم کردووە بگەڕێمەوە بۆ وڵاتەکەی خۆم و ئەو نەرەی هەمام ژیانی کە هەمە لە ناو میلەتەکەی خۆما سەرفیکەم بۆی کە بتوانم خزمەتێکی نەتەوەی گەلی کورد بکەم.